ئەو ڤیددیۆی ئێستا بینیتان دیارە شەوی ڕابردوو لەم شوێنەی منەوە لایەن چەند هاوڵاتیەک و تۆمار کراوە کە ئەم ناوچانە دەرەخات لە پشتی ئەو باڵەخانەیەوە دیارە فیشەکەکان بە شێوەی گردار دەبینرێت کە لەم بەرەوە دەتەقێنرێت بۆ ئەو بەر فیشەکەکان بە شێوەی گردارە شوی ڕابردووە کۆماژن پێکرد لێرەدا چەند هاوڵاتیەک تۆماریان کردووە لەم شوێنەی منەوە بۆ شوێنی ڕووداوەکە لەو شوێنی کە تەقی لێکراوە زیاد لە نزیک 600 متر زیاترە بە شێوەی ڕاست ئەو فیشەکانە گەیشتون بێرەدا دیارە ئەوش ئاماژەیەک دەگەێنێت بۆی کە فیشەکەکان بەرەو ئاسمان تەقێنراون واتە ڕوبەڕوو نەبووە وەکوی کە سەرچاوەیەک لە نزیک بنەماڵەکانیش ئاماژیان پێکردووە فیشەکان بۆ یەکتری نەتەقێنراون بەرەو ئاسمان تەقێنراون بۆ یەکە بۆ شوێش گەیشتو بۆیە بەڵام وەکو ئاماژەم پێکرد ئەمە ئەو شوێنەیە کە شەوی ڕابردوو لێرەوە ئەو تەقانە ئەو ڕووداوانە تۆمار کرابوو. کێشەکە دیار بوو کێشەی کۆمەڵایەتی بووە ڕایێکمان بۆ بەسکردەوە لەبەرەوەی بۆ خۆی کێشەی ئەوەی کە پشەوی لە نێوش ئەو گەڕەکە ڕوو بدا بۆیە ئێمە بەدەدات دەستین ئەو کەسانێکە ئەو کێشانیان دروست کردی ئێمە لایەکی نزیکدا ئەگەرێتەکەەوە وا دەجییان دەکرێت. بەڵێ دیارە شەوی ڕابردوو نزیک کاژمێر 2:30 شەو درنگانی شەودا دەنگێکی تەقەیەکی زۆر دەبیسترا لەم گەڕەکە لێرە ئێمە لێریدان دیارە وەکو ناسراوپی دۆلاراوای گەڕەکی دۆلاراوە نزیکە لە دوو سایتی شۆڕشۆ کێشێکی کۆمەڵایەتی هەبووە لە نێوان دوو بنەماڵەدا لەو گەڕەکەی لە پشتی منەوە دیارە لە نزیک ئەو مزگەوتە دیارە لەبەرەوەی کە ئەو ماڵانی کە کێشەکان هەبووە ڕێگەیان بە ئێمە نەداوە لەو ناوچانە وێنە بگرین پێیان باش نەبوو کە ئێمە لەوێ وێنە بگرین دیارە کێشەی خۆیان هەیە بەڵام ئەوەی کە دیارە لەوێەوە بە فیشەک تەقیان لە یەکتری کردووە بە پێی زانیاریەکانی ئێمە لە چەند سەرچاوێک نزیک لەو خێزانانە باس لەوە کراوە کە خێزانێک یاخود خێزانی بەرامبەر هەڵی کوتاوتە سەر ئەو ماڵی تر کە ماڵیان لێرەدایە بەو هۆیشەوە دیارە لەبەر کێشێکی کۆمەڵایەتی بۆ هۆیەوە تاقە دروست بە لە نێوانیاندا بەڵام ئەوی کە بینراوە زیاتر لێرەدا بۆ نزیکەی 500 متریش تەقەکان بینراون و ڤیددیۆش هەیە دیارە جۆری ئەو فیشەکەش فیشەکی گردار بوو واتە فیشەکەکە لە شەویشدا لە تاریکیشدا دەبیدرێت چونکە هەر بەناوکی خۆشدا دیارە گردارە وەکو دیارە کە هیچ زیانێکی گیانی نەبووە تەنها فیشەکەکان ئەوەی کە تەقێنراوە بەسەر یەکدری تەقێنراوە ئێمە قسەمان کرد لەگەڵ ئەو دوو بنەماڵەیە نزیک لە ئەو خێزانانەی کە کێشەیان هەبووە ئەماژەم بۆ کرد کە کێشەکە چارەسەر کراوە بەڵام هیچ کەسێکیش زیانی گیانیتیا ڕووی نەداوە لە ئەکامی ئەو شەڕ تەقەی کە شەوی ڕابردوو کراوە بەڵام ئەو شەڕی کە لە لێرەدا ئەنجامدرا شەوی ڕابردوو دەنگۆیەکی زۆری بەدوای خۆیان داهێناوە لە ناو هاوڵاتیان و بەتایبەتش لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا. هەرچەندە هەڵگرتنی چەک بە بڕیاری حکوومەتی هەرێم قەدەغەیە جگە لەو کەسانی کە وەزارەتی ناوخۆی هەرێم مۆڵەتی هەڵگرتنی چەکیان بۆ دەکات بەڵام تا ئێستا لە هەرێم دیاردەی چەک هەڵگرتن بەردەوامە و نەتوانراوە ڕێگری لێ بکرێت و بازاڕی کڕین و فرۆشتنی چەکیش بوونی هەیە. بەرزان مەلامین NRT هەولێر.